یاریەکانی قۆناغی دووەمی خولی پلەیەکی کوردستان دەستی پێکردوو لە یەکەم هەفتەی ئەم قۆناغەشدا یانەی سەی سادق میوانداری پێشمەرگەی سلێمانی کرد. پێش یاریەکە هاندەرانی سەی سادق بە شێوەیەکی جوان پێشوازیان لە هەردوو تیب کرد و جۆش و خڕۆشیان دابوو بە یاریەکە. لە گێمی یەکەمدا سەرڕای چەند هێرشێکی هەردوویانە بۆ سەر گۆڵی یەکتری، بەڵام گۆڵی بەخۆیەوە نەبینی و بەبێ گۆڵیش ئەو گێمە کۆتایی هات. گێمی دووەم بە پێچەوانەوە یاریەکە ئاستی بەهێزتری بەخۆیەوە بینی بەهۆی فشار و هێرشە خێراکانی سەی سادقەوە. لە خولەکی 60 مەحموود شاکر گۆڵ یەکەمی بۆ یانەی خاوەن یاریگا تۆمار کرد، بەڵام لە خولەکی 68دا دیار عەلی توانی بە زووی گۆڵی بەرامبەری یاریەکە بۆ پێشمەرگە تۆمار بکات. دوای ئەو گۆڵە هەردوویانە چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری تا خولەکی 74 کاتێک میلاد وەهاب گۆڵی دووەمی بۆ یانەی سەی سادق تۆمار کرد. پێشمەرگەی سلێمانی هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام بێسوود بوو. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەی سەی سادق کۆتایی هات و تۆڵی دۆڕاندنی یاری پێشووی لە پێشمەرگەش کردەوە. بابەتی ترس قەنەعاتم نییە، ینی بڵین وەکو ترس بێ، بەڵام گۆڕینی یاریگا ئەتوانم بڵێم تا کۆتا حاڵ بە قسەی هەندێکیان کە گوایە ئێمە لە یاری یەسەرە تا ئێمە شێوازێکی وامان بەکارێناوە، نەخێر ئێمە 7 ڕۆژ پێش گۆڕینی یاریگاکەی ئاگداری ڕاهێنەری ئەو کاتی یانی سەی سایقمان کردو کە ئێمە یاریگاکە ئەگۆڕین، بەڵام ئەمڕۆ ئەتوانم ئەم یاریگایە ئەتوانم بڵێم زۆر شیاو نەبوو بۆ یاریکردن، هەرچەندە ئێمە هەوڵماندا لەگەڵ جەوی یاریگاکە لێ ڕابین، بەڵام بەداخەوە نەمانتوانی. تیپی خۆم ئەتوانم بڵێم ئەمڕۆ ڕازی نەبووم و لە خۆشم لە شێوازی یاریکردنیشان ڕازی نەبووین، زۆر گرفتە بوو لە بەردەممانە بۆ ئەم یاریە، بەڵام سوپاس بخوا ئەوەی ڕوویدا ئێمە سوپاسی خواکەین، بەڵام دڵنیام لە یاریەکانی داهاتوور یاریزانەکانم ئەگەڕێنەوە کەش و هەوایەکی چاک و ئەتوان ئەنجامی باشش بەدەست بێنن. لایەنی دەرونی ئێمە زۆر قسەمان لەگەڵ یاریزانەکانمان کرد، ئەتوانم بڵێم زۆر جار هەندێک کاریگەری هەیە کە کتوپڕ دێتە پێشەوە، لەم یاریە ئەتوانم بڵێم ئەمایان ڕوبەڕوویان بووە. بە ئاست و بە ئەنجام لە تیپەکەمان ڕازی بووی، دوای و ئامادەکاری زۆری بۆم یاریە کردمان، پاڵپشت بەو جەماوەرە بە ڕێز و خۆشەویستە و بەو یاریزانانە ئەلحەمدولیلا لە ئاستیان ڕازین، سوپاس بخوا. ئەوە دوورە لە ڕاستی، لەبەر ئێمە هەر بە یەکێتی تۆی بێ کوردستانە ئەم یاریگای یەکەممانە، یاریگای دووەمان یاریگای شانەیەریە. کاتی باران و جێک ناخۆش بێ، هەردوو یاریەکەمان لە جێی بارانە لە شانەیەری کردووە، ئێستا ئەمڕۆ جەو خۆشە، یاریگای سەرەکی خۆشمانم یاریە بۆ تەنها لەبەر ئەوە بووە لێرە یاریمان کردووە. دوای بەڕێوە چوونی 7 هەفتە لە خولی پلەیەکی کوردستان یانەی پێشمەرگەی سلێمانی سەرڕای دۆڕاندنی هەر لە پلەی یەکەمی کۆمەڵی دووەمدایە بە 13 خاڵ و یانەی سەی سادقیش لە 7 یانەی ئەم کۆمەڵەیەدا خاوەنی 7 خاڵە و لە پلەی شەشەمی ڕیزبەندی خۆی دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سەی سادق.